دکتۆر زانیار ئاغالم لەگەڵا پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دڵە باسیێواکەین کە ئەو جگەرە کێشانەی و جگەرە ئەلکترۆنیش بێگومان کە ئێستا لە ناو مرد منداڵ و گەنجان و تازە پێگەیشتوانە هەیە کاریگەریەکانی بۆ ئێستا چی و بۆ داهاتوش چیە بێ و چۆن وا بکەین کە بەربگرین لەم لێشاوە. دکتۆر بە خێراتیبانیت باش. بانیەوەش باش. سپاس بۆ بەڕێزت. بێگومان خۆپاراستن لە چارەسەر باشترە، بەڵام لەوە دەست پێ بکەین. ئێمە هەموو کات باسمان کردووە جگەرە کێشان لە داهاتوە بێتەوەی کۆمەڵێک نەخۆشی. جگەرە کێشان لە مرد منداڵ و لە تازە پێگەیشتوانە چ کاریگەریی ڕاستەوە خۆی هەیە لە ئەو تەمەنایە؟ طبعا کاکتۆر لە دوو لاوە زۆر مەترسیدارترە لە گەنجان. لایەنێکیان ئەو لایانی فێربوون و ئالوودەبوونەکەیە. ئێستا زانست سەلماندوێتی تەنانەت لە خواردنیشە لە تەسەڕوفاتی ڕۆژانەشە نەگەر لە جگەرە کێشان. ئەگەر تۆ بە مناڵی یاخود بە هەرزەکاری فێر ببی ئەوزان پندێکی کوردی ژەیە لەسەرەوە دوایی تەرێکردنەکەی زۆر ئەستەمترە بێت. لەبەر ئەوە زۆر گرنگە تۆ لەو تەمەنە با بڵێن سەنسیتیڤ و حەساسەیە کە دروستە بیت لەو تەمەنە کە عەقڵ باڵغە بێتیایە چۆنەڵیتی وردۆر لە شتەکانم بۆ یەکلا بێتەوە لەو تەمەنە بە ئالوودەبوون دەست پێ نەکەیت. ئەوە زۆر گرنگە. لایەنێکی تریشان ئەوەیە تۆ هەموو خانەیەکت کە لە کاتی گەشەکردن و دروستبوونە لە کاتی گەنجێتیە هەمویان ئێشتا نەگەشتوتە ئاستێکی خۆگونجاندن و بەرگریەکی تەواو. زۆر جار ئێمە واڵین خەڵک تا گەنج وێ نەخۆشکەوێ باشترە نەک پیری، بەڵام ئەمانە جیایە و مەوزوعی ئالوودەبوون و ئەوانە جیان تۆ خانەکان زۆر حساسترن لەو کاتەیە. بۆیە لە ڕووی نەزەریەوە لە ڕووی تیۆریۆ ئەگەری هەیە زۆر مەترسیدارتر بێ ئەگەر بە گەنجی دەست پێ بکەیت. باش بۆ خانمان کاریگەری ڕاستەوخۆی چی ئەبێت بنمونە لە مناڵبوونە لە دواترە لەو پرۆسانە هیچ کاریگەری چ ڕاستەوخۆی هەیە جگەرە کێشان و نێرگەلە و بێگومان جۆرەکانی دیکەش؟ کاکتۆر مەوزوعی ژنان و جگەرە کێشان بەداخەوە هەتا ساڵی با بڵین سەرەتای 2000ەکان پاشگوێ خرابوو لەبەرەوەی خۆتە زانی هەموو شتێ لە گیانە بە لێکۆڵینەوە ئەیکەن اینجا بڕیاری لەسەرەدەن. لەبەری جگەرە کێشان لەناو پیاوانە زۆرتر بووە لە جیهانە. زۆربەی لێکۆڵینەوەکان فۆکەسان لەسەرەوە بووە لە پیاوەکی دروستەکە و ئەو مەترسیانە دەرکەوت. دوایی وردە راپۆرتی نێودەوڵەتی دەرکەوت کە لە ژنانە نەکەر مەترسی دروستەکە بەڵام دوو قاتە ئاستی مەترسیەکەی. بۆ نمونە ئاستی جگەرە کێشان ئەگەر پاکەتێ بێت و زەرەرە پێ بگەێنێ بۆ شێرپەنجە ئەوانە لە ڕۆژێکە ئەوە لە ژنانە نیوەی ئەوەش مەترسی هەیە. تەمان خۆتەزانی لە ژنانە شتێکی تربانێکە مەوزوعی وێ مناڵەکەش چی دایکەکە بەکاربێنێ بۆ ئەو ئەچێ لە کاتی سکپڕیە و لە دوای سکپڕیکەوەش زۆر ئێهمال کراوە چکە خۆت ئەزانی مناڵەکە زۆربەی کار لەگەڵ دایکەکەی ئاژی. بۆیە هەموو بەرکەوتەبوونی بە جگەرە کێشان هەموو مەترسێکی بۆ مناڵەکەش زیاتر ئەڕوا. راپۆرتە سەرەتاکان کە لە 2000ەکانە دەرکەوت کە ئەمە گەشەی مناڵەکە کەمەکاتەوە لە ناو سکی دایکەکەیە ئەو با بڵێن نەخۆشە زگماکیانی وەکو کونبوونی دڵ و ئەمانە هەمووی زیاترەکات لە کاتی جگەرە کێشانی دایکەکە کاتێک سکی پڕ بێ و هەموو ئەو نەخۆشانی وەکو ڕەبوو نەخۆشی هەوکردنی درێژخانی سیەکان کە ئەگەر دایکەکە بەردەوام جگەرە کێشەوە بەر مناڵەکە بکەوێ. بۆیە هەموو شتێک لە جگەرەیە دووقاتە لە ئاستی مەترسیا لە ژنانە. باشە بە پێی ئەزمموی بەڕێزت بەراورد بە 10 ساڵی ڕابردوو کە بێگومان ئەو ساش هەر بەڕێزت کاری پزیشکیت کردو و لە پراکتیکا بووی جگەرە کێشان لە خانمانە چەندێک زیادی کردووە. تۆ ڕۆژانە دانە بەدانە نەخۆشەکانە بینی بەوردی پرسیاریان لە یەکەی بەتەنیان ڕەنگە ئەو وردەکاری لای بەڕێزت دەیڵێن لە شوێنێکی گشتی کەس نەزانێت کە شێزگەرا کێشێ بەتاکید. چۆنەوەزاکە خۆ زای وەزع خراپە بە پێشە بڵم بۆ وایە جگەرە کێشان ئێشتا ئەوەی ماوەتەوە لە ناو ژنانە تابوو بێت یعنی وەکو عیبەیە بێ ینی زۆربەی کەس نایڵێ هەتا وەکو وردە لەم دواییە خەریکە ئاسایی ئەبێت بۆیە زیاتر دەرەکەوێت. بەڵام دکتۆر ئاوات ئێمە دوو حاڵەتمانەیە بەپێ ئەو نەخۆشانی کە خۆمان بینیمانە و حاڵەتی پراکسی خۆمان ئێمە پیکێک با بڵێن لوتکەیەکمان نەبووە لە جگەرە کێشانە لە ژنانە لە ساڵی 1970کانە زۆر لە ئەوانی کێسا نەنکن و با بڵێن تا ئاستی دایک و ئەمانەش هەمووی ئەڵە جگەرەن کێشا و ئاسایی بووە. ئەو کات بووە بوو ئەو کاتە لەبری ئاستی مەترسی جگەرە ئێشتا دەرنەکەوتووە. زۆربیان کە لیانە پرسم ژنێکی بەتەمەنیا ئەڵم بۆ جگەرە و کێشاوە ئەڵێ بۆ نمونە لە نازداریایان مەدێ جگەرم کێشاوە. توتنەکەش کوردی نەبووە توتنی خۆمان بوو و حازرکردنی زۆری ویستۆ و پاکەتی جگەرە گران بووە و
لە مناسەباتە گێڕاوە لەبەرەوەکو نازداریەک یاویانە بە کچێکی خۆشەویست یا بووکێک کە خۆشەویست بۆ لە سەرماڵ بووە تەمان لەوە ئیتر فێر بوون بەڵام لە دوای ئەوە کە هێتە ساڵی هەشتاکان و نەوەکان هەتاوەکو بیداتی 2000ەکانیش زۆر کەمە بێتەوە لە ژنانە لە دواییە بەبوونی ئەم گۆڕنینی ئاستی ژیانمان بە شێوەیەکی با بڵێن ڕۆژاوایی وای لە هاتووە وردە ژنان ئەیکێشن هەندێکی بۆ ئینجۆیمنتە بۆ دڵخۆشی خۆیانە هەندێکیشیان بۆ ئەوەی وەکو ستایلێکی لاتووە تەنانەت هەندێک لە نەخۆشەکانیان کاڵم نێرگەلەکەش بۆت خراپە و جگەرەکە ئەڵی دوکتۆر کامیان بکەم ینی کامیان کێشم بۆ شتێک وایە ها واتە بێ هەر شتێکیان بکات طبیعی نیە بچێتە ناو کۆمەڵگەیەک و هەموو ژنەکانی ڕەفیقیە کێشن ئەمیش جگەرە نەکێشێ بۆیە ئەمە ئەو ئاستە خراپەیە کە بەداخەوە تەمان بزنسی جگەرەشی شەکا لەسەری ئەوەنەی تروای لێکان نۆرمەڵ ببێتەوە ئەی تۆش بۆ ناکێشیتوانە بۆیە چۆنەڵی بارودۆخەکە خراپە باشە دکتۆر با بێنەزەر سەر ڤەیپ و ئەو بابەتانە ینی خەڵکە بینم لە ئۆتۆمبیلەکە هەر چوارجامەکەشی قەپات کرد و ڤەیپەکەژە کێشیانی هەستەکەم زۆر مدمینە لەسەرەوەی کە ئەو دووکەڵە نەچێتە دەرەوە هەم دیس هەڵی مژێت هۆ لە دواتریشە بەداخەوە من ڕۆژانە مێر منداڵە بینم کە زۆر بە ئاسایی لە گیرفانیانایە بە دەستیانەوە ئەیکێشن ئەمە چۆن لی ئەڕوانیت بۆچی ئاوهای لێ هاتووە چی بکەین لە ڕۆ تەندروستیەکەەوە بێگومان ڕەنگە لە ڕۆ وڵاتێکەوە بابەتیشتر بێ کاک دکتۆر مۆزوعی ئەم با بڵێن ئەوەی ئالەتی ئەلکترۆنیە یاخود کارەباییە یا دووکەڵ دروستکەرە جارە با پێ بڵم بە شوێکی گشتی لە جیهانە ناویکی تەواوەتی بۆ نهاتووە تا ئێستا لەبەرەوەی زۆر تازەیە لایەنە بزنسیەکان ئەوەنە خێراتر دروستیەکەن لایەنە تەندروستەکان فرێ ئەوە ناکەون پۆلێنی بکەن بە باشی بەڵام بە شێوێکی گشتی ئەمانە ئیتر ئلکترۆنیک سیگار بێ ڤەیپ بێ یا سمۆک پرۆدیوسین بێ لە سەرەتایە بەداخەوە هەندێک لایەنی تەندروستی تێکەوتن وتیان ئێمە ئەمە ئەتوانین بەکاربێنین وەکو هەنگاوێکی کاتی بۆ تەرەکردنی جگەرەکێشان یاخود ئەمە سەلامەتترە لەو مادەی جگەرەکێشانی کە بەکارێنرێ تەمان ئەم قسێ زۆر هەڵەگرێ خۆی سەلامەتیرێکی تایە لە چاو ئەوەی کە لە ناو جگەرەیە چکە مادەکانی باشترە لەوەی لە جگەرەیە بەڵام دوایی دەرکەوە ئەمان گروپێکی نەخۆشی خۆیان دروستەکەن کە پێوترێ vapor related lung disease تاوان ئەمانە بە هەمان شێوی جگەرە سیەکان چۆن ئەفەوتێنن ئەمانش سی ئەفەوتێنن دوایی دەرکەوت ئەمە مەرحەلێکی ئینتقالی نیە بەڵکو خەڵک بێ بە با بڵێن یوزەرێکی بەردەوام بەکارهێنەرێکی بەردەوام بووە ئەم vapor شتانە خاڵی سێم دەرکەوت ئەمە دڵنەوەیەک ئەیات بە مناڵ و بە گەنج ئەڵە چۆن باوکت ئەمە بەکارێنێ و دایمە لە گیرفانیاتی و ئاساییە تۆش دەتوانی دەست پێ بکەی خۆمە جگەرە نییە ئەم دڵنەوەی پیانە دەرکەوتو ئێشتا ئاستەمەترسیەکانی بێ ئەم مناڵ و هەرزەکارانی ئێستا هەمانە بگەنە 30 ساڵێکی تر اینجا دەرەکەوێکی مەترسیەکیان هەیە بۆیە هەموو ڕێکخراوە جیهانیەکان هاواریان لێ هەستاوە و لە ئەوروپا و لە بەریتانیا لەوچە لە 2024 بە تاواتی قەدەغە بکرێ ئەم ئەدەواتانە یەک کێشیان هەیە هەڵگرتنی ئاسانترە با بڵین ئەی شاریتەوە تاموبووی پێیراوە و خەریکە چووکە لە کۆمەلگای ئێمە زۆر باو نییە خەریکە ئەبێ بە عیبە نییە یعنی بۆ نمونە نەخۆشی گەنجاتۆ بۆ لام ڤەیپەکەی لەبەر دەمی باوکیا دەرێناوە کە پێم وتو ئاساییە لێو پرسمەوە کێشی چکە نەخۆش خۆمانە پێی بڵێ لە گەنجە باوک تەزانێ دایک تەزانێ ئەڵە دوکتۆ خۆمە جگەرە نییە جگەرەکەم لەوانە شاردەوە بەڵام خۆمە بۆ بشارمەوە باوکمەڵەوە ئاساییە و عیبە نیە مە بەکاربێ چرخی لەگەڵ نێو تامی خۆشە و هیچیش دروست ناکە مەترسی وتر بۆ لە باوکمی بشارمەوە کە پێمە تاوان ئالێرەوە بزانە لایانی ئالوودەبوون و کۆمەڵایەتەکەی لەوە چە لە جگەرە مەترسیداتر بێ و ڕۆژرانیش پیشانمانات زۆر باشە بینەرانی خۆشەویست ئێوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوانێ سەبینەرمان بە لایف ئەتوانن پرسیارەکانتان دەربارەی جگەرە و نێرگەلە و کاریگەری و مەترسیەکانی لە کۆمنت بنووسن من وەڵامی پێویستان بۆ وەرەگرم لەگەڵ دکتۆر زانیار دکتۆر هەموو کات لە مەجلیسە ئەوترێ وەڵام من ئەوە دە بۆ 15 ساڵ یا زیاتریشە یا خاڵم مامم باوکم کێشاوێتی و تووشی هیچیش نەبووە ئایا بە فعلی تووشی هیچ نەبووە یاخود بنیاد و جیناتی ئەو کەسە زۆر تون و تۆڵ بۆ کەلەی دەرنەکەوتووە خۆی هۆکارەکە زۆر قوڵترە ینی هۆکاری بۆ ماوەیە هۆکاری خێزانیە ڕێژی جگەرەکەیە جۆری جگەرەکەی کە کێشاوێتی بەڵام خەڵک ببوورە ئەتوانم بزانم جۆری ئەو جگەرەی کە لێرە هەیە بەراورد بە دەرەوە ئەوەندەی بەڕێزت لە ڕۆ تەندروستیەکەەوە بیزانیت تەساڵەتی هیم بێت بەو سعرە باش هەرزانە وڵاتێکە جگەرە ئەوەنە هەرزانەوەکو لای خۆمان
زەحمەتە مەگەل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتێکە بێ لە عێراق وێرانتر بێ ئەیژنە لە وڵاتان زۆ گران ینی خەڵک لە وڵاتان مەشروع بێن بە یەکتری وەکو داوەتکردن بەس جگەرە نان بە یەکتری چکە گرانە و خەڵکی خۆمان لە هەندەرانە توانم بۆ باس بکەن چوانە باشە گرفتەکە ئەوەیە کە باجی لەسرە یاخود کوالەتی بەرزە من لە هەنە تەندروستەکەی باسکەم ئەو لایەنەی بەرسەکان کاتە کوالەتیەکەی باشترە هی دەرەوە ئەبێ لەکدانوی بۆ بکرە بۆچی لە لای ئێمەوە هەرزانە تەمان کار دکتۆر ئەم مەوزوعە ئەو لایانی زۆر قوڵام ئایا هۆکاری بۆ ماوە بەڵام نەخۆشی خۆمان پرسیارەکەی جەناب زۆر جوان بوو کاڵە بۆ باپیرم هەر کێشای نەخۆشی خۆمان ئەو نمونە نامەنتیقانت بۆێنێتەوە بۆی بۆ تۆی بسەلمێنێ کە وانییە ئێوە کاڵەن جگەرە خراپە تەمان بۆ ئەڵم نمونی نامەنتیقی ئەو نمونەی باپیری ئێنێتەوە کە تا هەشتا ساڵی کێشاوێتی و هیچی لە ناتۆ بە بێدەنی لە جێگەکەیان مردووە بەڵام بۆ نامەنتیقیە چکە تۆ عەقڵ و هۆش ئەبێ لەسەر غالیبیەت ئیشکەی نەک لەسەر نمونەیەک بە تاقیتەنیا هەمان کەسبەرە کاڵە باپیرم بە تەنیا مردو جگەرەیە کێشا بیبەرە ناو بژانەوەی دڵی خۆمان لە سلێمانی مەچۆرە ناو خەسخانی گەورەی ئەوروپاوانە بژانەی دڵی خۆمان لای سلێمانی بزانە لە سا هەشتان ئەوانن کە جگەرە کێشن کەوتون لەوێ یعنی ئەو ئێوێ نمونەیەکی نامەنتیقی بۆ تۆ بێنێتەوە بەڵام ناتوانێت بچێت نمونەیەکی زیندوو سێرچی بۆ بکا بگەڕێ بەدوایە دکتۆر هەندێک کەس بۆ دڵیان خۆشەکەنەڵێ ئێمە جگەرە کێژنین تەنها نێرگەلای کێشین بەڵام بەڕێزیش تەزانی نێرگەلە بە 5 دقە و 10 دقە نییە نیو کاتژمێر و کاتژمێر کەمتری نییە کە بۆی دابنیشی ئەم کاریگەری نێرگەلەیە هاوتا نابێتەوە لەگەڵ کەسێکە لە ڕۆژێکا پاکەتێک جگەرای کێشە یاخود ئەشێ خراپتریش بێت زۆر لێکۆڵینەوە لەسەر نێرگەلە و هوکە و ئەمانە کراوە بەڵام تا ئێستا بەتاڵی یەکلا نەبووتەوە ئەوەی کە یەکلا بۆتەوە وەکو جگەرە مەترسیدارە و هەندێک راپۆرتی مەترسیدار هەیە لە کۆڵینەوەکان کاڵە لەوە چێ نێرگەلە کێشانێک یەک دانیشتنی نێرگەلە کێشان وەکەوەیە 15 پاکەت جگەرە بکێشی چکە لەبەری دوو کەڵەکەش بڵاو بێتەوە جارێکی تر هەڵێمشیتەوە من ساڵی 2014 لێ کۆڵینەوە کرابوو لێرە لە سلێمانی بۆ بڵاو بۆتەوانم ئەو کاتەش خاڵێکی زۆر گرنگم لەسەر ئەو لێ کۆڵینەوانە کرد ئێمە نێرگەلە کێشان بە ئاسێکی خراپاتە ناو کۆمەڵگەی ئێمەوە خەڵک جگەری کێشاوە لە تاو خەفەت و نەبوونی و نامورتاحی و ئەیود و کەڵەکە لەگە خەفەتەکە بەبایەن تەڵەنشتی وانە قەت خەفەتەکە و زیاترەکە بەڵام نێرگەرە لەگەڵ هایکلاسیە هاتە ناو کۆمەڵگای ئێمەوە وەکو چۆن ئەم ڤەیپە هاتووە جا ئەمە قەنەعەت پێکردنی خەڵکی زۆر قورسترە کابرایە کە باری ئابووری زۆر خراپە کەسێکی خۆشەویستی لە دەزاوە کە دوو قسەی بۆ کێڵی جگەرەکە وازێ بێنە و با بڵین لە ڕووی ئاینیەوە خۆت ڕێک بخەرە و ئەمانە جگەرەکە لەوە چێ وازێ بێنە بەڵام نێرگەلەکە وازێنانێت چکە ئەو لە فەنتازیە نێرگەلەکی کێشاوە نەک لە نەبوونی ئەوانە و بە دەگمەن کەسی نەبوو ئەبینی پەنابەری بۆ نێرگەلە کێشانوانە کەسێک کە با بڵێن لە کۆمەلگایە لە ئاستێکی خراپە بێ بە دەگمەن پەنای بووە بە خەڵکێک لە فەنتازی و کڵەبەکان و دانیشتوانە پەنا بۆ نێرگەلا بن جا ئەوە مەترسیدارترە دکتۆر باسی ڤەیپەکەش بکەین جگەرە ئەلکترۆنیەکان بەگشتی بەهۆی ئاسانی بەکارهێنان و ئەوانەوە بەداخۆ من خەڵکم دیوە لە کۆبوونەوە دەریێناوە کێژاوێتی بەڵەوان ئەم ئاسان بەکارهێنانەوە ناکات کە ئەگەر کاریگەریەکەی کەمتریش بێ بەڵام لەبەرەوەی زۆر بەکارێک کاریگەریەکەی هاوتا بێتەوە لەگەڵ جگەرەی ئاسایی دەستە خۆش بەڕێکە و راپۆرتی لە ساڵی پارا بوو لە گەرمی کۆڤیدا پێرار کە بڵاو بۆ نەخۆش داخڵە بۆ ئەنزانی کۆڤیدە سیەکانی وێران بوو ڕێک لەسەر ئەو خاڵانە قسان کرد بوو دکتۆریانی ئاسانی دەستکەوتنی و عیبە نەبوونی و بەکارێنانی لە بەردەمی خەڵکە وای لێکا کە زیاتر بەرکەوتە ببێ و سەلامە کەواتە ئەتەوێ بڵێ کە یەکێ لە هۆکارەکانی تەشەنەکردنی ڤەیپ و جگەرەی ئەلکترۆنی ئەوەیە کە بەعی بەسێر ناکرێت بە تاکید هەر لە نەخۆشەکانی خۆمان کە لێ پرسین زۆربەی واڵن ینی ئەڵێ ئاساییە من خۆمە جگەرە نییە پاکەتەکەی ئەشاردەوە و لە دەستی ئەسووتا لە ڕووی ناهاو لە بەردەمی باوکو داکیا ئەم زۆر ئاساییە دەریێنی ئەوڵە هیچ کێشەی نیە دکتۆر لە گەنجە ئەگەر 5 ساڵ جگەرە بکێشێ و گەنجێکیش ئەگەر هاوتەمەنی ئەو بێنەی کێشابێ چ کاریگەریەک لەسەر ڕوخساری دەرەکەوێ لەسەر بینینی لەسەر سنگی لەسەر لیاقە و توانای جستەیی ئەمانە ئەکرێ بەراورد بکرێ دکتۆر ئاوات ئەوەش هەڵە تێگەشتێکەیە لەسەری چۆن تەمان جگەرە بە دوو کاریگەر ینی بە دوو خەت مەترسەکە دروستەکە یەکیکانەوەیە کە لە دوور و درێژی کێشانەکەیە بێت تەمان کە گەنجی زۆر پێێتەوە دیارنیوان و دوای لە پیریا دەرەکەوێت بەڵام ئەمە بۆ نەخۆشی شێرپەنجەکان زیاتر وایە بەڵام بۆ نەخۆشی دڵ
و نەخۆشی سیەکان ئیلاقی بەوە نییە، ینی بۆ نمونە کەسێک لەوە ئەچێ هەفتەیە بێ دەستیا بێتە جگەرەکێشان خۆی هۆکاری بۆ ماوەی هەبێ قەڵەو بێ کەم جوڵە بێ ئەگەری هەیە دەست بەجێ جەڵدە لی بات، یعنی ئەوە ئیلاقی بۆ نییە. نەخۆشی دڵەکان پەیوەندی بەوە نییە تۆ تا چەندێک کێشاوتە. ڕاستە ئەوانش جۆران هەیە ئەڵە لە دوای 40 ساڵیەوە مەترسیدارترە، بەڵام هیچ ڕێنمایەکی پزیشکی نییە بڵێ ئاساییە دە تۆ جارێک گەنجی بکێشە. ئەوە جگە لەلایەنە کۆمەڵاتێکەش کە باسم کرد پێی فێر ببێ زەحمە دوایی تەرکیە. جگەرە نێرگەلە و ڤەیپ یەکێ پرسیاری کردوڵە کامیان زیانی کەمترە بیکێشم؟ هیچیان نەوەڵ باش، ینی هیچیان سەلامەتیتیانی ئەو شتانە. دکتۆر با پرسیارێکی زۆر واقعیانە بکەین. ئێستا من بەرنامەیان بۆ ئەوە کردەوە کە خەڵک هۆشیارکەینەوە، دەستان خۆش ئەوەی کە نەیکێشاوە نەیکێشێت دەست پێ ناکات، ئەوەی ئەیکێشێت چی بکات؟ دواتە بێتە لای بەڕێستان سپۆڕێکی بەڕێستان بەگشتی ئێوە چی بۆ ئەکەن بۆی کە تەرکی بکات؟ ئایا هیچ دەرمانێکی تایبەت شتێک هەیە ئەوە یەکێکە لە پرسیارەکان؟ بەڵێ وایە تەمان ئەگەر ئەو کەسە شتێکی پێڵەن ویست یعنی مۆتف ئەوەی هەبێ و کەمی کێشابێ بۆ منە 5 جگەری کێشابێ ڕۆژانە 3-4 مانێ بێ دەستیا بێتێ ئەمە پزیشکی نابێ بیبینێت، یعنی ئەتوانێت ئەگەر خۆی ویستی هەبێ وازی لێنێ و هیچ بێتاقەتیشی ناکە کە وازی لێ بێنێ. بەڵام ئەگەر ویستی نەبوو یاخود نەیتوانی فەشەلی هێنا لە واز لێنانەکە یا ڕێژێکی زۆری کێشابێ لە 15 جگەرە زیاتر ڕۆژانە بکێشێ ئەمە باشترە بە پزیشک دەست پێ بکات. تەمام بۆ ئاسایی وازیشی لێ بێنێ و هیچیشی لێ نایەت، بەڵام کێشەکە لەوەیە چانسی ئەگەری فەشەلهێنانی زۆر زیاترە. ئێجا کە فەشەل ئێنێ بۆ نمونە من نەخۆشم بیدۆڵم بۆ جگەرە وازێناوە ئەڵە دکتۆر من 5 ساڵەمە بەروازم هێنا و فەشەلم هێنا بۆیە من دیارە ناتوانم جگەرە تەرەکەم قەت، ئەو قەناعەتی دوایی بۆ دروستە بێ. بۆیە باشترە ئەگەر تۆ لە زۆر کێشیت 15 جگەرە زیاتر ئەکێشی نەوتوانێت تەرکیبی وەرە لای پزیشکی هێناوی بۆیە بتوانێت پلانێکە بۆ دابنێ و ڕێنمایی زۆر باشەیە و دەرمانیشەیە دەرمانەیە هەندێک لە دەرمانەکان کاریگەری هەیە زۆر سەلامەترن هەتاوکو جگەرەکە. هەندێک لە دەرمانەکان تەنانە لە سەڵاحەتی پزیشکی هێناوی شانیە توانێ پزیشکی دەرونی بۆی بەکاربێنێ، بەڵام هەیە و چانسی سەرکەوتنیشی زۆرە وازی لێ کاتەیەک نیەتی هەبێت توانێت تەشی کات. بەڵێ هیچ کەسێک نییە لە ڕێگەی پزیشکەوە جگەرەوە پێی فێربوو بێ نەتوانێت قەت تەرکیبات، تەنانە دەگەر ڕۆژی سێپاکەتیش بکێشێ ئەگەر 40 ساڵیش بێ بکێشێت هەرتوانێت تەرکیب وەکو سپۆری هەناوێت توانە و گەرانتیە بن بە کەسێک کە بێوێت تەرکی بکە، یعنی چۆن ئەتوانێت و گەرانتیە بێ بەیەکێک کە ئەگەر نیەتی هەبێت تەرکیکایەوە هاوکاری بن. بەڵێ بە تاکید چیرۆکی زۆر سەرکەوتنی باشەیە بە لێکۆڵینەوەشەوە نەگەانی باشەکەواتە لە کۆتا خولەک چیت هەیە پێمان بڵێ چی لێک تێنەگەیشتنێک هەیە لە بەنی بەڕێستان و ئەو چارە خوازانەی جگەرە کێش و نێرگەلە کێش و ئەو بابەتانن چیان پێڵیت بۆ خەڵک بۆی ئاگایار بێم بە ئازاتی ئێوە و بەردامە تەندروستیەکان من تەسەوڕەکەم قەناعەت دروست بوو بێ کە خراپە، بەڵام هۆکارە کۆمەڵایەتێکە ئائیلەکان هۆکارەکە ئەوی کە قەناعەت بەخۆی ئێنە لە ڕەفیقەکانی شموان تکایە ئەوانە بە دواو نەخە هەڵە نەخەڵەتێنێ لەوەی کە خەڵک بە ئاسایی بینی دوایە ئەمی ژوایە و هەرگیز بەرەو پێش نابە، هەرگیز خەفەتە لە کۆڵ ناکاتەوە بەڵکو بۆ زیائەکە. و ئەگەر ئەو هۆکاری کە تۆ ئەڵێ اینجا ژیان چی ماوە با من دەست بەمە ئەم شتانە ناژیان زۆر شتی خراپتری بۆ ماوە، یعنی یەک پەکەوتنی لەسەر جێگا و هەفتەیەک پیساییکردنە ژێر خۆت هەموو شتێکی لەبیرە باتەوە لەبەرەوە وانە قەت مەزانە بە لە دەستدانی یەکێک بە فەشەلێنانی خۆت لە دەوامێک بە شتێکی کۆمەڵایەتی پەنابەری بۆ ئەمە وابزانی ترەمە کۆتاییدنە دنیا زۆر شتی خراپتری دیایە. لەبەرەوە ئێمە چیرۆکەکانە بینین بەداخەوە وەکو پزیشک خەڵک لەوە چەنەی بینێ دەوروبەری خۆی سێرەکە هەروایە، بۆیە بە ئەو لایەنان تۆ هەڵ نەخەڵەتێنە لایەنی تۆبەکەی شاڵە ئاسانە و ئێمە خەریکین لەسەری. دکتۆر زانیار سپاس بۆ بەڕێزت، بینەرانی خۆشەویست سپاسی بەڕێزی شتانەکەین ڕەنگە زۆر جاگلەی بکەن کە بۆ هەندێک کەس دکتۆریش مزگەرای کێشن ئەوانیش بەڕێی خۆیان ئەوانش پێویستە لە قۆناغێک لە تەمەنێکی گەنجیا فێربوون و ئێستا ڕەنگە زۆر پەشیمان بن و هەوڵی تەرەکردنیشی بن، بەڵام تۆ وەکو تاشێکی کۆمەڵگە تەنها بەرپرسی لە خۆت سەرەتا ئەوسا بەرپرسی لەوانی دیکە لەبەرەوە خۆت لەبەر خاتی خۆت و تەندروستی خۆت هەوڵ بە تەرکی بکەیت. ومێدمان سەلامەتیە مولایەکتانە و خواتان لەگەڵ.